ساڵتان لێ بێت بینەرانی کورسات نیوز مناو ڕۆتۆفیقم لە خێم شوی پانۆراما پێتانگەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر ڕۆڵی پەرلەمان لە چارەسەرکردنی قەیرانەکاندا. پەرلەمانی کوردستان وەک یەکێک لە دامەزراوە سەرەکی و ئەستیارەکان لە هەرێمی کوردستان هەمیشە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە کاتی قەیرانەکان و هەروەها لە چارەسەرکردنی ئەو گرفت و کێشانەی کە هەمیشە هاتوونەتە پێشەوە لە هەرێمی کوردستان. ڕۆڵی سەرجەم فراکسیۆنە جیاوازەکان، ڕۆڵی پەرلەمانتاران بەبێ جیاوازی لە دەرچواندنی یاساکان، لە پێشنیارکردنی یاساکان و هەروەها پرۆژە یاساکان کە لە پێناو بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستاندا بوون بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان. هەمیشە پەرلەمان لەم بوارەدا ڕۆڵێکی دیاری هەبوو وەکو دەستگایەکی یاسادانان و لە هەمان کاتیشدا ڕۆڵێکی بەرچاوتری هەبووە وەکو دەستگایەکی چاودێریکردن بەسەر کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە. بەڵام لێرە و لەوێ ڕخناژیرێ لە کارەکانی پەرلەمانی کوردستان. بەڵام پەرلەمانی کوردستان وەکو دەستگا یاسایی و شەرعیەکە هەمیشە ئەو کارانەی کە لەسەر شانی بووە بە شێوازێکی یاسایی و لە پێناو بەرژەوەندی خەڵکی کوردستانە جێبەجێ کرد و ڕایپەڕاندووە. ئەم شەو گفتوگۆکەین لەم بارەیە و بە میوانداری زۆر بەڕێز کاک مەحموود خۆشنا و ڕاوێژکاری سەرۆکی پەرلەمانی کوردستان کە بە سوپاسەوە جەنابیان لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان. کاک مەحموود سڵاوت لێبێ، سوپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی. کاک مەحموود، سەرەتا گەر ئێمە باس لە ڕۆڵی دامەزراوەیەکی گرنگی وەکو پەرلەمانی کوردستان بکەین، ئەتوانین لە هەرێمی کوردستان لە چوارچێوەی سەرجەم ئەو کێشە و گرفت و قەیرانانەی کە هاتووتە پێشەوە یاخود لە کاتە ئاسایەکانیشدا پەرلەمانی کوردستان وەکو ئەو دەستگایی کە دەستگایەکی باڵایە توانیوێتی بە ئەرکی خۆی هەستێ؟ سڵاو کاک هاوڕێ بۆ بەڕێستان و بینەرانی کورسات نیوز و پانۆراما. بەتاکید ینی پەرلەمانی کوردستان وەکو دامەزراوێکی دەستوری یاسادانان لە هەرێمی کوردستان دامەزراوێکی گرینگە. ڕاستەوخۆ ژیان و گوزرانی خەڵکی کوردستان پەیوەندی بەو یاسایانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان کاریان پێ دەکەن، ڕێخستنی هەموو ئەو کارانەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پەیوەستە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕووی ژیانیانەوە لە ڕێخستنی کاروباری ڕۆژانەیانەوە، پەیوەستن بە یەکێک کارگێڕەکانی حکوومەت، پەیوەستن بە ئەنجومەنی قەزا، هەموو ئەوانەیان پێویستە بە یاسایە، یاساش لە پەرلەمان دەردەچێت. ئەگەر باسی پەرلەمانی کوردستان کە لە مێژووی پەرلەمانی کوردستان و ئەگەر لە کۆتایی باسی ئەو خولە بکەین بۆمان دەردەکەوێت کە پەرلەمانی کوردستان ڕۆڵی باشی هەبووە لەو بوارەدا، وێڕای ئەو تەنگەژە سیاسیەکان، وێڕای هەرێمی کوردستان ململانە سیاسیەکان، وێڕای ئەوەی کە فشارێکی دەرونی سیاسی لەسەر خەڵکی هەرێمی کوردستان دروست بووە. بخۆت دەزانی کاریگەری ململانە سیاسی عێراقی و هەرێماتیەکان کاریگەری ڕاستەخۆ لەسەر هەرێمی کوردستاندا هەبووە لە 1992 تا ئێستا. لەم خولەی ئێستای پەرلەمان ئەگەر باز لەو خولە بکەین کە ئێستا پێویستە بۆ خەڵکی هەرێمی کوردستانی ڕوانکەینەوە و پێویستە باز لە پەرلەمانی کوردستان بکەین. ئەرک و بەرپرسیارەتی پەرلەمانی کوردستان چییە؟ ینی وەکو دامەزراوەیەکی یاسادانان بەڕاستی لێرە و لەوێ هەوڵ درایە کە ڕای گشتی و خەڵکی هەرێمی کوردستان بەلاریدا ببرێن کە ئەرک و بەرپرسیارەتی پەرلەمانی کوردستان هەمان ئەو ئەرک و بەرپرسیارەتەیە کە لە ئەستۆی دەسەڵاتە جێبەجێکردەکاندا وەکو حکوومەتی هەرێمی کوردستان. بەڕاستی ئەمە هەڵەیە. هەرێمی کوردستان سێ ئەرچی زۆر پێویستی لەسەرشانە و پێپیرۆزی لەسەرشان، یەکەچیان یاسادانانە، دووەمیان چاوەدێریە، ئەویان بە دوواداچوونە بۆ کارەکانی حکوومەت. ئەگەر بگەڕێنەوە سەر ئەو بەس لە ساڵی 2021 باسی هەمە لە کۆتایی ئەو ساڵین بۆیە باسی ساڵی 2021 دەکەین. ئەگەر بەس باسی ئەو ساڵی 2021 بکەین، سەرۆکی پەرلەمانی کوردستان و بە سوپاسەوە فراکسیۆنە بەرپرسیارەکانی ناو پەرلەمانی کوردستان هەوڵی ئەوەیان داوە بە تایبەتی سەرۆکی پەرلەمانی کوردستان کە ژینگەیەکی لە باری یاسادانان ئەو ژینگەیەکی جیاوازبی لەگەڵ خولەکانی ڕابردوو ئێمە هەوڵ بدەین کۆمەڵێک یاسا کە پەیوەستن بە ژیان و گوزرانی خەڵکی هەرێمی کوردستان، کە پەیوەستن بە خۆشگوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان، ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان. بەڕاستی ئەو یاسانە لەوەیە هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان بەلایەوە سەرنج ڕاکێش نەبێ بەهۆی ئەوەی کە ڕەهەندی سیاسی نییە. ئەو یاسانە کە ئێمە دەستمان بۆ بردووە، سەرۆکی پەرلەمان کاری لەسەر کردووە، بە سوپاسەوە پەرلەمانتاران ئیشان لەسەر کردووە، زۆرینەیان ڕەهەندی سیاسی نییە. یعنی تەنانەت لە پەرلەمانی کوردستان لەو خولەی ئێستا 20 یاسا پەسەند کراوە، 20 یاسای تازە
ئەنجومەنی نوێنانی عێراق لە کۆی خولی پەرلەمانتاری تەنانەت 18 یاسای تازای پەسەند کردووە. یعنی ئەمە ئەو بەراوردەش بکرێن ئەوە دەردەکەوێت کە پەرلەمانی کوردستان بە چه ئاراستەیەک هەوڵی داوە کە خزمەتی وڵاتی هەرێمی کوردستان کە پرسیارەکە ئەوەیە کە ئەوەی باسم کرد هەوڵی تێکەڵکردنی ئەرک و بەرپرسیارەتی پەرلەمانی کوردستان لەگەیەکە جێبەجێکارەکان کە ئەوەی پەیوەندی بە حکوومەت و حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە بەڕاستی نابێ ئەمە وابیرکەینەوە ئەو هەوڵانەی کە هەوڵیان داوە بەلاری دابن دەبی ڕاستی بکەینەوە لە کەناڵی کورساتەوە باسی دەکەین هەرچەندە چێن ئەو کەسانی کەیانەوێ ئەم هەوڵەی پەرلەمانی کوردستان بەلا ڕێدا برن بۆ نمونە خۆتۆ پەرلەمانی کوردستان وەکو جەناب دەڵی چەندین یاسایی دەرکردو کەم یاسایانە ڕاستە خەڵک پێی نەزانیوە بەڵام خۆ هەمووی لە پێناو بەرژەوەندی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان و سەرجەم لایەنەکانی هەرێمی کوردستان بۆ دوجار بەدڵنیاییەوە هەموو ئەو لایەنانەی کە نابابەتیانە هەوڵ دەدەن راپۆرت دەربکەن نابابەتیانە هەوڵ دەدەن لە ئەهەمیەت و هەیبەتی پەرلەمانی کوردستان کەم بکەنەوە ئەوە بە تەرەفگیریە دەمارگیریە ڕق و قینەیە یان تەنانەت بۆ ئەوە دەرخستنە یان تەنانەت ئێمە لە پەرلەمانی کوردستان دەرفەتمان بە هەموو ڕاگەیەندکاران و میدیاکان داوە دەرفەتمان بەلایەنە سیاسەکان داوە وێڕای ئەوەی نوێنەتیان هەیە لە ناو هۆڵی پەرلەمانی کوردستان لە ناو لیژنە هەمیشەیەکان نوێندنیان هەیە تەنانەت لەو میدیانەی کە بەشدارن لە ڕووماڵکردنی دانیشتەکانی پەرلەمانی کوردستان سەرباری ئەوەش دەرگاکانی پەرلەمان کراون بۆ هەموو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کراون بۆ هەموو ئەوانەی کە بابەتیانە کار لەسەر کاری پەرلەمانی دەکەن بۆیە ئەو هەوڵانە لە ماوەی ڕابردوو بە تایبەتی لەو خولە بەو ئاراستەیەدا ڕۆیشتووە کە پەرلەمانی کوردستان هەمان ئەرک و دەسەڵات و بەرپرسیارەتی وەکو باسم کرد حکوومەتی هەرێمی کوردستانی هەیە نە خێوانیە بۆیە ئێمە ئەگەر هەر یاسایەک دەربکەین لە پەرلەمانی کوردستان بوعدی سیاسی هەبی ڕەهەندی سیاسی هەبی بەتەکید پەرلەمانتار دەبی بە پاڵەوان سەرۆکی پەرلەمان دەبی بە پاڵەوان بەڵام نەکسەد هەر سەرۆکی پەرلەمان خۆی دوور خستیتەوە لەو یاسانە کە ڕەهەندی سیاسیان هەیە دائما بیری لەوە کردوتەوە کە یاسایەک کە لە ڕووی ئابووری و لە ڕووی داراییەوە پەیوەست بن بە ژیان و گوزارانی خەڵکی هەرێمی کوردستان دەربکرێن لە پەرلەمانی کوردستان بەتەکید وەکو باسم کرد بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەوە کە جێی نیگەرانی ئێمەشە تەنانەت ئەو یاسایانەی کە بوعدی سیاسی هەیە کە ڕەهەندی سیاسی هەیە دەبێتە بابەتی سەرنجڕاشێشی میدیاکان بەڵام ئەو بابەتانەی یعنی دوایین یاسا کاریان لەسەر کردووە یاسای ئەوانەی کە دەرچووی کۆلێژەکانی کوشت و کاڵن ئەوانەی کە سەرپەرشتی چێلگە و ئەوانەی کوشت و کاڵ دەکەن یعنی ئەوانە خۆی لە خۆی هەریکارە بۆ ئەوانەی کە دەرچووی ئەو کۆلێژ و ئامادەیانن و پەیمانگانن بۆیە ئەمە دەمەوێت باز لەوە بکەم کە پەرلەمانی کوردستان درێغی نەکردووە تەنانەت بە چاودێریکردنی حکوومەتیش جگە لە یاسادانن وەکو باسم کرد یعنی 20 یاسای تازە ئێگە پرسیار لەوە بکەین ئەندامانی پەرلەمانی کوردستان 3109 پرسیارن ئاراستەی حکوومەت کردووە بەزارەچی و بەنووسراو لە کۆی 3109 پرسیار 2610 پرسیار وەڵام دراونەتەوە یعنی ئەوە خۆی لە خۆی کارە خۆی لە خۆی ئیشە یعنی کە سەرۆکی پەرلەمان دیبلۆماسیەتی سەرۆکی پەرلەمان لەگەڵ نێردە دیبلۆماسیەکان لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەگەڵ تەنانەت خەڵکی ئاسایی هەرێمی کوردستان کۆ دەبیتەوە پێشوازیان لێ دەکات بەڕاستی ئەوەش ئەرکە ئەوە بەشێکە لە ئەرکەکانی سەرۆکی پەرلەمان ڕاستەوخۆ ئاگای لە زەماوەری خەڵکی کوردستان دەبی ئاگە لە ڕاو بۆ چوون و تێبینەکانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی بدەین بە تایبەتی ئەو ڕێکخراوانەی کە معتەبەرن ئەو ڕێکخراوانەی کە ڕیپۆرتی بابەتیانە دەخەنە ڕوونەک ئەو ڕێکخراوانەی تەنانەت باز لە خولەک دەکەن ڕاستی ئەندامی پەرلەمانی کوردستان سەرۆکی پەرلەمانی کوردستان بە خولەک ناپەیوەندرێ یعنی هەڵسەنگاندنی ئەندامی پەرلەمان بە خولەک نییە لەوەیە ئەگە بوون بووری کاک هاوڕێ لەوەیە کەسێک پەرلەمانتارێک ئەندامی لیژنەیەکی هەمیشەیی پەرلەمان لە ناو لیژنە هەمیشەیەکەی بیانە ناو دانیشتنی پەرلەمان بێ بۆ یەک خولەک قسە بکە بەڵام قسەکانی کاریگەر و بە سوود بن لەوەشە کەسێک لە دەروەی پەرلەمان و لەوێ 20 خولەک قسە بکە بەڵام هیچ سوودی نەبێ کەواتە پێوەەر زۆری خولەک نییە پێوەەر ینی بابەتی ئەو خولەکەیە کە باسی دەکە کە قسەی لەسەر دەکە چەند سوود بە هەرێمی کوردستان دەگەنی چەند سوود بە هاوڵاتیان دەگەنی چەند سوود بەرەو پێشچوونی قوارەی هەرێمی کوردستان دەبین لە ڕووی یاساییەوە بۆیە ئەو ڕێکخراوانەی کە نابابەتیانە قسە لەسەر خولەک دەکەن لەسەر کاژمێر دەکەن لەسەر پێشوازی سەرۆکی پەرلەمان لە نێردە دیبلۆماسی ئەو دەکەن بەڕاستی ئەوانە یعنی مای نیگەرانین هەرچەندە سەرۆکی پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمانتاران بەقەت ئەوە نیگەران نین چونکە دەزانن ئەمانە نابابەتین بۆیە ئەمە ئەگەر بمانەوێت باز لە پەرلەمان و ئەهەمیەتی پەرلەمان بکەین بەڕاستی پێویستە هەوڵەکانمان سڕ بکەینەوە پێویستە ڕایگشتی و جەماوەری هەرێمی کوردستان لەوە لە بەردەمیان ڕۆم ببێتەوە بەڵام ینی پێشتانوانیە کاک مەحموود جەناب دوو ڕایشکاری سەرۆکی پەرلەمانی کوردستان پەرلەمانی کوردستان کە هێندە دەستگایەکی گرنگە لە هەرێمی کوردستانەوە بەلای خەڵکی هەرێمی کوردستانیشەوە
چکە ئەم جەنابەت دووکو ئاماژەت پێدا لە چوارچەوەی یاسادانان چاودێریکردن هەروە دەرچواندنی یاساکان بۆ خەڵکی کوردستان و بۆ حکوومەت هەرێمی کوردستان یخۆ دوجار ینی ئاساییە ئەگەر بە شێوەیەشی دیموکراتیانە دەرگای پەرلەمان کراوە بێ بۆ هەموو لایەنێک کە بێن لەوێت چاودێرێک بوون بەسەر کارەکانی پەرلەمانەوە ینی خۆی ڕاستە پەرلەمان وەکو چاودێرە بەسەر حکوومەت و دام و دەستگاکان قەیچێک ئەگەر ئاساییش بێ لە وڵاتە دیموکراسیەکان هەروە بوو ینی لایەنێکی چاودێری ژەبۆ بەسەر کاروبارەکانی پەرلەمانی کوردستان بۆەوەی کە پەرلەمان کارەکانی خۆی لە چوارچەوەی یاسا ئەکتیڤتر و باشتر بێت. کاگاڕێ خۆشببختانە ینی پەرلەمانی کوردستان دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی تێدایە بە تایبەتی ئەو خولی ئێستای پەرلەمان جیاوازە لە کۆی خولە چوار خولەکەی ڕابردوو ئێستا ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتی هەیە سەرباری ئەوەش وەکو باسم کرد دەرگای پەرلەمانی کوردستان لە ڕێگای سنتەری لێکۆڵینەوەی استراتیژی پەرلەمانی کوردستان دەرگاکەی کراوەیە بۆ هەموو ئەو ڕێکخراوانەی کە باسم کرد جیاوازە ڕێکخراوێک راپۆرتێک بە بابەتیانە لەسەر پەرلەمانی کوردستان ئەدای پەرلەمانی کوردستان چاودێری پەرلەمانی کوردستان دەردەکا لەگەڵ ئەو ڕێکخراوانەی کە بە نەفەسێکی نابابەتیانە هەوڵدەن بۆ دەرخستنی خۆیان بۆ ئەوەی میدیاکان سەرقاڵکەن بۆ ئەوەی ڕای گشتی بەلاریدا ببن یعنی ئەوانە دووشتی جیاوازن ڕێکخراو هەیە ئێستاش لە ناو پەرلەمانی کوردستان هەوڵی هەیە سەردان دەکا داوای داتا و زانیاری دەکا خودی خۆی پەرلەمانی کوردستان لە ناو لیژنە هەمیشەکانی پەرلەمانی کوردستان ئەوانە دەخاتە ڕوو سایتی پەرلەمان دوایینیان قاعدەی تەشریعاتی پەرلەمان کە لەو مانگە کراوە ئەو قاعدەی تەشریعاتێک لە دەستکەوتە هەرە گرنگەکانی پەرلەمانی کوردستان کە لە ڕێگای پیجی پەرلەمانی کوردستانەوە دەتوانرێ هەموو ئەو یاسانەی لە ساڵی 1992 تا ئێستا هەر هاوڵاتێک توانی سوودی لێ وەرگێ بۆیە ئەمە باز لە دوو شت دەکەین باس لە شتێک دەکەین کە بابەتین و باز لەو شتانە دەکەین کە نابابەتین ئێمە لەوانەیە کە بابەتین وەکو باسم کرد دەرگای پەرلەمان کراوەیە هیچ لایەنێک لەو ڕێکخراوانەی کە بابەتیانە سەردانی پەرلەمان دەکەن مزایدەیان لەسەر پەرلەمانی کوردستان نەکوون هەوڵیان نەداوە سوودێک لەوێ و لەوێ بە نەفەسێکی وەکو باسم کرد نەفەسێکی ڕق بیان قینە بیان ئەو تەرەفگیری بێ نەیانویستە ناو پەرلەمان ئەو کارە بکەن بۆیە ئێمە کە قسە لەسەر پەرلەمانی کوردستان دەکەین بەڕاستی نامانەوێت باز لەسەر ئەو لایەنە بکەین کە نابابەتیانە کار دەکەن ئێمە دەمانەوێت هەوڵی میدیاکانی هەرێمی کوردستان بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە وەکەوەی باسم کرد یعنی ئەوانە ناو پەرلەمانی کوردستان هەن یعنی پەرلەمانی کوردستان ئەگەر لە ناو پەرلەمانی کوردستان بۆ یەک چرکەش قسەی نەکرد بێ لە ناو هۆڵی پەرلەمانی کوردستان بەڵام ڕۆلی زۆری هەبوو لە لیژنە هەمیشەکانی پەرلەمان لە بەدوادادا چوون لە چاودێریکردنی ئەدای حکوومەت یعنی تەنانەت کاتەکانی خۆی دەیان سەعاتی بردوتە سەر نمونە کرد بۆ باسەکەم یعنی سەرۆکی پەرلەمانی کوردستان زیاتر لە 70 کاتژمێر تەنانەت بەس لەگەڵ بۆردی ڕاوێژکاری یاسایی کۆبوونەوەی کردووە بەڵام نایخاتە بەر میدیا یعنی مەرج نییە کارەکانی پەرلەمانتار کارەکانی سەرۆکی پەرلەمان سەرۆکاتی پەرلەمان ئەوانەی ناخرێنە بەردەمی میدیا تەنانەت ئەوانە کار نەبن بەڵام ئەوانەی کە لە ناو میدیا حضوریان ئەوانە کار بن هەرچەندە ئێمە پێمان وایە لە پەرلەمانی کوردستان کاری میدیایی و ڕووماڵکردنی دانیشتەکانی پەرلەمان و بەدواداچوون بۆ کارەکانی پەرلەمان و پەرلەمانتاران کارەی پیرۆزە و گرنگە و هەوڵشمان داوە یعنی گرنگی پێ بدەین و خۆمان بە دوای کەناڵەکانمان ناردووە کە بێن ڕووماڵ بکەن و دەرفەتی زیاترمان بۆ ڕوخساندووە کە بێنە ناو هۆڵی پەرلەمان بێنە ناو پەرلەمان بێنە ناو چاوپێکەوتن بکەن دیدار بکەن لێدوان وەرگرن تەنانەت سایتی پەرلەمانیش خۆت دەزانی و هەموو خەڵکی هەرێمی کوردستان دەزانی هەموو ئەوانەی کە لە پەرلەمان و لێودا بۆیە یعنی مەرج نییە پەرلەمانتارێک لە ناو دانیشتنی پەرلەمان قسەیەکی نەکردبێ هیچی بۆ حساب نەکرێت لە ڕیپۆرتێکی نابەبەتیانە بۆیە ئەمە قسە لەسەر ئەوانە دەکەین کە لە پشتی کامیراوە پەرلەمانتاران ئەرکێکی زۆر پیرۆز بەڕێوە دەبن یعنی بەبێ جیاوازی یعنی هەر لە پەرلەمانتارانی دەسەڵات تا پەرلەمانانی ئۆپۆزیسیۆن لەو پەڕی چەپەوە بۆ ئەو پەڕی ڕاستەوە کارن لەسەرەوە لیژنە هەمیشەکانی پەرلەمان کاری زۆر پیرۆز دەکەن ئەگەر بۆ سەعاتێک دیقەتی دانیشتنی پەرلەمانی کوردستان بدەیت وێڕای ڕەنگە جیاوازەکانی ناو پەرلەمانی کوردستان سەرۆکی پەرلەمانی کوردستان هەوڵی داوە کە ئەوە یەک لە ئەرکە هەرە پیرۆزەکانی پەرلەمان ئەمە دەتوانم بڵێم لە پێش ئەرچی یاسادانانە لە پێش ئەرچی بەڕێو چوین جەلسەی پەرلەمان و کۆبوونەکانی تری پەرلەمانە ئەوەش ئەوەیە ڕێگربی لە بەردەم لێکترازانی سیاسی ڕێگربی لە بەردەم ئەوەی پەرلەمان ببتە هۆکارێکی تری ناسەقامگیری سیاسی خۆ یە خاڵێکەش زۆر گرنگە وەکو جەنابی ئاماژەت پێدا ینی ئەوەی کە خەڵکی بینێ لە شاشەی ینی میدیاکانەوە یاخود تیڤیەکانەوە کۆبوونەوە ڕسمیەکانی پەرلەمانی کوردستانە بەڵام خۆی ئەرکێشی گرنگتر لەسەر پەرلەمانتاران و هەروە فراکسیۆنەکان و خودی ئەندامانی لیژنەکان و خودی سەرۆکی پەرلەمانی کوردستانە ینی ئەو بۆ نمونە کۆبوونەوە داخراوانەیە کە سەرەتا لە پێناو نزیکردنەوەی بوو بۆ چوونە جیاوازەکان لە پێناو ئەو پرۆژە یاسانی کە پێشکەشەکرێت لە پێناو ئەو بەدەواداچوونانی کە ئەکرێت ئەم دیوەیان خەڵک نایبینێ ئێوە وەکو پەرلەمانی کوردستان
جەنابەت وەکو ڕاوێژکاری سەرۆکی پەرلەمانی کوردستان چۆن ئەتوانن ئەم دیوە شاراوەش پێشانی خەڵک بدەن کە ئەمە کارە سەرشیەکەی پەرلەمانی کوردستان و دوجار لە ناو هۆڵی پەرلەمان ینی کێشەکان بە دەنگدانێک لابێتەوە یاخود پرۆژه یاساکان بە دەنگدانێک لابێتەوە. بەدڵنیایەوە ئێمە هەوڵ دەدەین ینی لە داهاتوو ئەوانە بیکەین بەڵام ئەمە وەکو باسم کرد ینی خودی سەرۆکی پەرلەمان حەزی بە مزایدە نییە حەزی بەوە نییە ینی ئێمە شتەکان باز بکەین ینی ئەمە ئەرکەکە لە سەرشانمان مەمنت ناکەین بەسەر خەڵکی هەرێمی کوردستانەوە ئەمە لە دەرەنجامی هەڵبژاردنەوە هاتوونە ناو پەرلەمانی کوردستان سەرۆکی پەرلەمان نایەوێ ئەم شتانە خەڵکی کوردستان بفرۆشیتەوە بەڵام بە ئەرچی خۆی دەزانین ناو پەرلەمانی کوردستان بۆیە ئەگەر بە پێویستی بزانین لە داهاتوودا ئەمانە دەخینە ڕوو بۆ میدیاکان و لە کۆتایی خولەکە بۆ خەڵک ڕۆن دەبێتەوە ئەو داتانێک کە لە بەردەستی ئێمەدان یعنی تەنانەت شتێکت بۆ باسکەم کاک هاوڕێ یعنی کەس ئەوە لەوەی باز نەکرابی 156 وەزیر بریکاری وەزیر بەڕێوەبەری گشتی سەرۆکی دەستا بەشداریان لە کۆبوونەوەی لیژنە هەمیشەکانی پەرلەمانی کوردستان کردووە تەنانەت لە 2021 تەنانەت لەو ساڵە 156 جار بەشداریان کردیان ڕێژەیەکی باش 38 وەزیر بە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە کە قوبات تاڵەبانی بەشداریان لە کۆبوونەوەی یعنی 38 جار بمبورە 38 جار بە کاقوبات تاڵەبانیەوە بەشداریان لە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان کردووە ئەلە دانیشتی پەرلەمانی کوردستان کردووە تەنانەت لە 2021ەوە یعنی ئەوانە هەموو ژمارەن ئەوانە هەموو ئیشن یعنی ئەوانە هەموو کارن ئەوانە یعنی ئەگەر ئەوانە بە کاتژمێر ئەمە بیخینە ڕوو ئەگەر لە هەر چرکەیەک یەک وشە وترابی لە هەر یعنی ئەوانە زۆر دەکەن بەڵام ئێمە ئەوە ئەرچی منیە بەڕاستی ئێمە ئەرچی پەرلەمانی کوردستان تەنانەت ئەوەیە بە دوواداچوون بکەین بە دووەرەچوونەکان بخێنە ناو لیژنە هەمیشەیەکان بهێنە ناو پەرلەمانی کوردستان راپۆرتەکان بخوێندرێنەوە کاری لەسەر بکەین جوانترین بە جوانترین شێوە شت بخێنە بەردەمی حکوومەت شت بخێنە بەردەمی ڕای گشتی پێیان بڵێن ئەو کارانە بکەن باشە ڕای ئۆپۆزیسیۆن و ڕای دەسەڵات لە هەمووی گرنگتر دەمێ ئەوەی باسکەم باش لە بیرم نەچێ سەرۆکی پەرلەمان فاکتەر بووە لە ناو پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی هەموو ئەو یاسایانە لە ڕێگای هەمیش یعنی لیژنەی هاوبەش بێتە دەر یعنی ئەو یاسانەی کە دێنە پەرلەمانی کوردستان دەچێتە لیژنەی هاوبەش و لیژنەی یاسایی یعنی لیژنەی هاوبەش لە نێوان حکوومەت و پەرلەمان ڕاو بۆچوونی کۆی لە فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە کە وێنەراتیان هێنا ناو لیژنە هەمیشەیەکان دەخرێتە ناو بۆچوونی لیژنەی هاوبەش دێتە ناو پەرلەمان دەنجی لەسەر دەدرێ یعنی ئەوە خۆی لە خۆی حکمەتە یعنی پەرلەمانی کوردستان بەڕاستی بە تەرەفگیری بەڕێوە نابردرێ بۆیە پێویستی لەو ژینگە سیاسی ئێستای هەرێمی کوردستان پێویستی بە حکمەتە پێویستی بە پشت درێژیە پێویستی بە ئەوەیە ئێمە هاوسەنجێک لە نێوان هێزلانە سیاسەکان بە ئۆپۆزیسیۆن دەسەڵاتەوە دروست بکەین یعنی ئەو ڕۆڵەی سەرۆکی پەرلەمان لەو بارەیەوە بینیتی من پێم وایە لە ژینگەیەکی سیاسی لە خولەکانی ڕابردوو هاوشێوەی ژینگەی سیاسی ئێستا بوو باە من پێم وایە نەمان دەتوانی بەو شێوازی ئێستا لێ بینە دەر بۆیە یعنی ئەمە زۆر خاڵ هەیە قسەی لەسەر بکەین و لە داهاتوو هیوادارم لە ڕێگای کورسات و کەناڵەکانی ترەوە باز لە هەموو ئەو داتانە بکەین کە پەرلەمانی کوردستان کردوێتی دوور لە میدیا کە دیسانە کە دێڵێمەوە ئەو ئەرکی پەرلەمانی کوردستانە ئەوە منەت نییە بەسەر خەڵکی هەرێمی کوردستانەوە دەکەین پێ دوانییە ئەوەی کە تۆزێ بۆتە هۆکاری ئەوەی کە غەدر لە پەرلەمانی کوردستان و خودی سەرۆکەکەی بکرێت ینی هۆکارێکە ئەوەی کە لایەنە میدیایەکەی هێندە بەهێز نییە کە بە جوانی و بە شێوەیەکی ئەکتیڤ لە پەرلەمانە وەکارەکانی و چالاکیەکانی بخاتە ڕوو یعنی بەڕاستی ئێمە لە پەرلەمان میدیا ینی تیمەکی ڕاگەیانی زۆر بەهێزمان هەیە تیمە ڕاگەیانەکە چ تیمی ڕاگەانی بەڕێ سەرۆکی پەرلەمان بێت چ تیمە ڕاگەیانی خودی پەرلەمان بێ و خۆشت دەزانی لە هەموو دانیشتەکانی پەرلەمان وەکو باسم کە دەرگاکانی پەرلەمان واڵان هەموو کەناڵەکان حزوریان هەیە لە ناو پەرلەمانی کوردستان لێدوان وەردەگرن چاوپێککەوتون دەکەن دیدار دەکەن تەنانەت لە مانجی ڕابردوو سەرۆکی پەرلەمانی کوردستان دیدارێکی میدیایی لەگەڵ سەردەم کەناڵەکان کرد و کورسات خۆی پەخشی کرد بە وردەکاری باسی لەو خاڵانە کرد ئێمە دوو دیوە باسی دەکەم کاک هاوڕێ دیوەکەیە کە خەڵک مزادی بەس ینی پەرلەمان مزادە بەسەر خەڵکی هەرێمی کوردستانەوە بکە شت باس بکە و خۆی دەربخا بە پاڵەوان سەرۆکی پەرلەمان خۆ ئەو کارە زۆر ئاسانە یعنی ئەگە سەرۆکی پەرلەمان بیەوێ خۆی بە پاڵەوان نیشاندا فراکسیۆنەکان بیانەوە خۆیان بە پاڵەوان نیشان بدەن زۆر ئاسانە ئێمە ئەو یاسانە دەخێنە ڕوو کە ڕەهەندی سیاسیان هەیە بەڵام سەرۆکی پەرلەمان پێی وایە دەستەی سەرۆکاتی و پەرلەمانتارە و سەرۆکی فراکسیۆنەکان وەکو باز دەکەم پێیان وایە ئێستا ئەو واقعی سیاسی ئێستا هەرێمی کوردستان هەیە پێویستە ئەو یاسانە بێنە ناو پەرلەمانی کوردستان کە ڕەهەندی ئابووریان هەیە کە ڕەهەندی داراییان هەیە کە پێویستە بە خودی ژیانی خەڵکی کوردستانەوەی خۆتان دەزانن لە پاش 2014 و 15ەوە
پاشە کەوتی موچە پاش ئەو ژیانە قورسەی ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆ لە شەڕی داعش و کەمبوونەوەی نرخی نەوت و ئەوانە یعنی ڕوبەڕووی بارودۆخەکی ئابووری قورس بووینەوە بۆیە پێویستە یعنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان ڕێک بخرێتەوە بە یاسا حکومت مولزم بکرێ بەو یاسانە ڕاستە ئەوە لە ماوەیەکی کورد دەرناخرێ بەڵام دڵنیام لەوەی لە چەند ساڵی داهاتوو دەردەکەوێت کە هەرێمی پەرلەمانی کوردستان ئەو یاسانەی لە ڕووی کە ڕەهەندی ئابووری و ڕەهەندی کوشتتوکاڵی و ڕەهەندی دارایان هەیە چەند سوود بەخشە بۆ خەڵکی هەرێمی کوردستان چۆن کارەکانی حکومت ڕێک دەخا چۆن حکومەتی هەرێمی کوردستان پشت بە یاسا دەبەستێ بۆی ئەو کارەکانی خۆ ڕێک بخاتەوە تەنها ئێستا ئەو دقەی مەقسەد لەگەڵەکەم یاسای هەڵگرتنی چەک لە ناو پەرلەمانی کوردستان مناقەشە لەسەر دەکرێت خۆی لە خۆی ئەوە یاساکی گرنگە بۆ ڕێخستنەوەی ئەمنیەتی هەرێمی کوردستان ئەو خەڵکانێک کە چەک بە ناشەرعی بەکاردێنن یعنی ئەوانە خۆی لە خۆی ڕێخستنەوەی ژیانی کۆمەڵاتی خەڵکە دەمێ شتێکش باسکەم کاکە ڕێگە بدەیت یعنی بەڕاستی یەک لە ئەرکەکانی سەرۆکی پەرلەمان کە هەمیشە کاری لەسەر دەکا و کە هەمیشە باسی دەکا ئەوەیە کە نابێ پەرلەمانی کوردستان ببتە شوێنی لێکترازانی هێزولانە سیاسەکان پەرلەمانی کوردستان نابێ ببتە هۆکار یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە ناسەقامگیری سیاسی لە هەرێمی کوردستان دروست بێ خۆت دەزانی کە ناسەقامگیری و پەیوەندی سیاسی لە نێوان لایەنە سیاسەکان هەرێمی کوردستان کە خراپ بێت ڕەنگ دەداتەوە لە ناو کۆمەلگا ڕەنگ دەداتەوە لەسەر ئاشتی کۆمەڵایەتی بۆیە ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەمە بە ئەرک دەزانین بە بەرپرسیارەتی دەزانین بۆیە پێویستە هەرێمی کوردستان ئەمە بە باش یعنی بە هەنگاوێکی پۆزتیف لە قەڵم بدەن دوور لەو ڕێپۆرتانەی کە باس لە کۆمەڵە کشتی نابەتیانە دەکەن بەڕاستی باز لە خولەک و باز لە پێشوازی لە میوان و سەرۆکی پەرلەمان ئەگە پێشوازی لە دایکە شەهید نەکا پێشوازی لە هاوڵاتێکی ئاسایی سەرزادە نەکا چۆن بتوانی ئاگاداری دۆخی هاوڵاتیان بی لە ناو شەقام ئەگە سەرۆکی پەرلەمانی کوردستان پێشوازی لە نێردە دیبلۆماسی و لایەنە سیاسەکان نەکا چۆن بزانی ئەو نێردە لایەنە سیاسیانە بۆچوونیان چێ لەسەر و تێبینیان چێ لەسەر ئەدای پەرلەمانی کوردستان پەرلەمانی کوردستان ئەگە بەیاننامە یان بەیاننامە لەسەر دۆخەکی نەخوازراو لە هەرێمی کوردستان کە ناخۆشیە دەرنەکە ئەدی پەرلەمانی کوردستان چی بکە یعنی ئەوە دیوەکی تریە پەرلەمانی کوردستانە کە پێم وایە ئەوە دیبلۆماسەتی پەرلەمانی کوردستانە لە هەمان کات بەرپرسیارەتی سەرۆکی پەرلەمانی کوردستان خۆی هەر پەرلەمانی کوردستان و جەناب دەڵێیت یعنی بۆ ئەوەی کە لێکترازان دروست نەبێت هەمیشە هەوڵی لێرگزیکردنەوەی داوە لە نێوان لایەنەکان پێت وایە ئەمە بۆتە هۆکارێکی گرنگ و چەترێکی کۆکەرەوەی سەرجەم لایەنەکان کە لە پەرلەمان کۆک بن ئەگەر لە دەریشەوە ناکۆک بن بەدڵنیاییەوە ئەگەر بگەڕێنەوە خولەکانی بگەڕێنەوە وەرزەکانی ڕابردووی پەرلەمانی کوردستان لەو خولە ئەگەر باسی هەموو هەوڵەکانی سەرۆکی پەرلەمان بکەین بە سوپاسەوە یعنی پەرلەمانتارانی زۆرینەی پەرلەمانتارانی هەرێمی کوردستان توانە بڵێم کۆی پەرلەمانتارانی کوردستان ینی ڕێزیان لەو بۆچوونی سەرۆکی پەرلەمان گرتووە یعنی ئێمە هەوڵمان داوە ئەو لێکترازانە دروست نەبێ بەلایانی کەم لە ناو پەرلەمانی کوردستان چونکە پەرلەمانی کوردستان شوێنی کۆکەرەوەی کۆلایەنە سیاسیەکانە بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە لەوەی ئەنجومەنی وەزیران شوێنی کۆکەرەوەی لایەنی دەسەڵات بێ بەڵام پەرلەمان شوێنی کۆکەرەوەی هەموو لایەنە سیاسیەکانە بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە بۆیە ناکرێت لەوێ ئێمە ببینە هۆکارێک بۆ ئەوەی لێکترازانەکە قوڵ ببێتەوە ڕاستە پەیڕەوی ناوخۆ سەرۆکی پەرلەمان مولزەم دەکا بەوەی ڕێکاری پێویست بگریتە بەرامبەر هەر پەرلەمانتارێک و فراکسیۆنێک بە پەیڕەوی ناوخۆ ئەگەر لە پەیڕەوی ناوخۆ دەربچێ بەڵام ئەوە ناگەینی لێکترازان هۆکارێک بی بۆ لێکترازان نەخێر ینی دائما هەوڵی داوە بە حکمت بە وردبینی بە پشودرێژی ئەمانە چارەسەرکەن بەڕاستی ئەوەش ینی ئەوە بە هەموو کەسێک ناکرێت ینی ئەمە ینی ئەوە دیسانەکە دەیڵێمەوە ینی ئەوە کارێکی زۆر پیرۆزە لەبەرەوەی دەبتە هاوکاری ینی دەبتە فاکتەرێک بۆ هاوکاریکردنی لایەنە سیاسەکانی کوردستان لە دەرەوەی پەرلەمانی کوردستان کۆک بن یەکدەنگ بن بنمونە ئەمن دەینەوە مەسەل دەستور لەسەر دەستور کەدا چی یاساکانە سەرۆکی پەرلەمانی کوردستان سەردانی هەموو لایەنە سیاسیەکانی کرد بە بۆسون دەسەڵاتەوە کە بێن کۆک بێن لە دەرەوەی پەرلەمانی کوردستان ڕێک بن لەسەر ئەوەی چۆن دەستور هەرێمی کوردستان بنووسێتەوە هەرێمی کوردستان ببێتە بە خاوەنی دەستور سەرۆکی پەرلەمان دەیتوانین ناو پەرلەمانی کوردستان تەسلیمی ئیرادەی دانیشتی پەرلەمانی کوردستانی بکە بەڵام سەرۆکی پەرلەمان ئەوە دەزانێت کە دەستور ئەگەر کۆدەنگ و سازانی لایەنی سیاسی لەسەر نەبێت لە دەرەوەی پەرلەمانی کوردستان لە ناو پەرلەمانی کوردستان دەبی بە کێشەکانی لایەنە سیاسەکان کێشەی پەیوەندی خراپی لایەنە سیاسەکان ڕەنگ دەداتەوە ناو پەرلەمانی کوردستان ئەگەر ڕەنجی داوە ڕەنگ دەداتەوە ناو کۆمەلگای کوردستان ئەگەر ڕەنجی داوە ناو کۆمەڵگەی کوردستان بەڕاستی کۆمەڵاتی دەکەوێتە خەتەر
بۆی ئەو حکمەتە و بەڕێوچوونی ئەو بەڕێوەبردننی پەرلەمان بەو ئاستە و ئاراستەیە کارەچی پیرۆزە دوور لەو ریپۆرتانیسانە کە دەڵێمەوە ئەم نابێ باسی بکەم ئەسڵەن سەرۆکی پەرلەمانی کوردستان لەگەڵ ئەوەنیە ئێمە باز لە هیچ ڕێکخراوە بکەین کە نابابەتیانە ڕیپۆرت بڵاو دەکەنەوە بۆ مەبەستێکی دەتوانم بڵێ مەبەستێکی شخصی لەوەی مەبەستێکی تەرەفگیری بێ. بەڵێ کاک محمود سەبارەت بەو ڕێگری و تەنگژە و ئاڵۆزیانی کە زۆر جار لە هەرێمی کوردستان دروزۆ بە تایبەتی لە نێوان لایەنە سیاسەکان و بە دیاریکراویتر لە نێوان زۆر جار لە نێوان یەکێتی و پارتی ینی تەنگژە و هەروەها ناکۆکی سیاسی هەبوو ململانێشە بۆ بەڕاستی ئەم ناکۆچیانە و ئەو ململانیانە تا چەند بوونەتە هۆکاری ڕێگری لە کارەکانی پەرلەمانی کوردستان یاخود وایان کردووە کە ئەم دەستگایە شەلل بێ یاخود نەتوانێت بە کارە یاسایەکی خۆی هەستێ. بە دڵنیایەوە کاک هاوڕێ ینی فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان نوێنەرایەتی حزبەکانی خۆیان دەکەن بە ڕێژەی بەشداربوویان ناو پەرلەمانی کوردستان خۆی ڕنگدانەوەی سیاسەتی حزبەکەی خۆتی ناو پەرلەمانی کوردستان هەر کاتێک پەیوەندی لاەنە سیاسەکان بە تایبەتی یەکێتی و پارتی و لاەنەکانی تریش کۆمەلگەی دادگری یەکگرتووی ئیسلامی ینی کەمینەتەواتی و ئاینیەکان تەنانەت نەوەی نوێ لە حزبە سیاسەکانی تر هەر کاتێک پەیوەندیان باش بێ بە تاکید ڕنگ دەداتەوە ناو پەرلەمانی کوردستان وەکو ئەوە لە خولەکانی ڕابردووی پەرلەمانی کوردستان پێم وایە لێک لە خولەکانی پەرلەمانی کوردستان هەموو لایەنە پەرلەمانەکانی کوردستان لە دەسەڵاتدا بوون هەمووی پاڵپشتی پەرلەمانی دەکرد بەڵام ئێستا هەموو لایەنە سیاسەکان پەرلەمانی دەسەڵات دانین بۆیە یعنی ئەوانە کاریگەریان دەبی لەسەر ئەدای پەرلەمان بەڵام ئەوە لەکوێ ڕێگر دەبی سەرۆکی پەرلەمان ئەدای سەرۆکی پەرلەمان سەرۆکاتی پەرلەمان جێڕایەلی سەرۆکی فراکسیۆنەکان و پشودرێژی سەرۆکی فراکسیۆنەکان ڕێزگرتن لە ئەدای سەرۆکی پەرلەمانە ناو پەرلەمانی کوردستان کە بە حکمت پەرلەمان بەڕێوە دەبا ئەوە لە خۆی تەفاعولێک دروست دەکەن ناو پەرلەمانی کوردستان کە بەڕاستی ڕێگە بەوە نادە بەڵام بە دڵنیاییەوە هەر کاتێک پەیوەندی لاەنە سیاسەکان لە دەرەوەی پەرلەمانی کوردستان باش بێ ڕنگدانەوەی پۆزتیفی دەبێت ناو پەرلەمانی کوردستان و کارەکان بە شێوەیەکی زۆر باشتر بەڕێوە دەچن زۆر هاوکاری سەرۆکی پەرلەمانیش دەبی لە بەڕێوەچوونی دانیشتەکان لە سەرپەرشتیکردنی لژنە هەمیشەیەکانی پەرلەمان لە سەرپەرشتیکردنی کۆبوونەوەی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان لە سەرپەرشتیکردنی ئەو ینی کۆبوونەوەی هاوبەشی نێوان حکوومەت و نێوان پەرلەمانی کوردستان لە دەرەوەی دانیشتنی پەرلەمانی کوردستان کە ئەو کۆبوونەوەنە لە دەرەوەی میدیان لە میدیا باز نەکراون ئەمانە بۆ ئەوان نزیک بوونەوە هەبێ لە ڕبۆچوونی حکوومەت و بۆچوونی فراکسیۆنەکان بە ئۆپسیۆنی دەسەڵاتەوە تا بتوانین لە ناو پەرلەمان یاسایەک دەربکرێ ئەو یاسایە لە دەرئەنجامی تێگەیشتن و لێ تێگەیشتنی هەموو لایەنەکانی ناو پەرلەمانی کوردستان بەلایانی کەم زۆرینەی پەرلەمانی کوردستان کە خۆی لە خۆی ڕنگ دەداتەوە تەنها لە دەرەوەی پەرلەمانی کوردستان یعنی بنمونە ئەگەر یاسایەک لە ناو پەرلەمانی کوردستان کۆدەنجی سیاسی لەسەر بوو بەلایانی کەم زۆرینەی لایەنە سیاسەکان لەسەری کۆک بوون بە شێوەی ڕاستەوخۆ دڵنەوای دەداتە دانیشتوانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان کۆکن لەسەر بابەتێک ئێمە باز لەوە ناکەین کە کوڕەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو چەند ئەدای حکوومەت خراپ بووە بە هۆکار تەمان هۆکاری هەیە ئەداکان پەیوەندیان بە ینی تەنگەژەی ئابووری هەیە هۆکاری هەبووە نامێ باز لە هۆکارەکان بکەم بەڵام ینی بە شێوەی ڕاستەوخۆ هاوڵاتیانی کوردستان دڵنەواییان بۆ دروست دەبێ کاریگەری دەبی لەسەر ئاشتی کاری دەبی لەسەر بازار ینی ئەگەر لە کاسبکارێک لە بازاری هەرێمی کوردستان بپرسی بڵێ چۆن بازارت باش دەبیان خراپ دەبێت دڵ هەر کاتێک لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان کۆدەنگ بن پەیوەندیان باشبی کاریگەری باش لەسەر بازار دروست دەبێت بۆیە پەرلەمانی کوردستان ئەوەی بەرچاو گرتووە پەرلەمانی کوردستان ئەوەی بەرچاو گرتووە دەیە ببتە فاکتەرێک بۆ نزیک بوونەوە لایەنە سیاسەکان نەک ببتە هۆکارێک بۆ لێکترازانیان بەڕاستی ئەوە خۆی لە خۆی کارەکی پیرۆزە بەدەر لەو کارانەی کە ئەرچی خۆیتی ئەمە باسم لە ئەرکول و باسم لە بەرپرسیارەتی کرد ئەرکەکان ئەوەن کە لە ناو پەرلەمانی کوردستان ئەوەی کە بەپێی پێڕەوە بەپێی دامەزراوەی پەرلەمانی کوردستانەکانی خۆی جێبەجێکە و بەرپرسیارەتەکەش ئەگەر لە پەیڕەویش نەبێ لە یاسای بەرکارەکانیش نەبێ خۆی لە خۆی حکمەتی سەرۆکی پەرلەمان و پشودرێژی سەرۆکی فراکسیۆنەکان و ئەندامانی پەرلەمان فاکتەرن و کاریگەرن بۆ ئەوەی ئاشتی کۆمەڵایەتی بچەسپێ ئەو ئاشتە نەکەوێتە خەتەر یعنی ئێمە خوارو عێراق دەبینین باش ڕۆژئاوای عێراق دەبینین سووریا دەبینین ئەگەر ئاشتی کۆمەڵایەتی کەوتە خەتەر ناسەقامگیری دروست بوو لە ناو هەرێمی کوردستان ئێتو چی لە پارە دەکەی چی لە خۆشگوزەرانی دەکەی خۆ هیچی نامێنێ بۆیە هەنگاوی یەکەمی پاراستنی ئاشتی کۆمەڵایەتی من پێم وایە کۆدەنجی هێزولایەنە سیاسەکانە کە پەرلەمانی کوردستان و خودی سەرۆکی پەرلەمانی کوردستان بەشێک بۆ لە ئەوەی کە لێکترازان نوروزەبی هەمیشە لێک تێگەیشتن هەبی بەلایانی کەم کاریگەری لەسەر سەقامگیر و ئاشتی کۆمەڵایەتی نەبێت
ئەمە لە ڕووە یاسایی و هەروەها دەستورێکی کە کاری پەرلەمانی لەم چوارچێوەیەدایەوە سەرۆکی پەرلەمان وەروە ئەندامانی پەرلەمان کە لە چوارچێوەی کار و چالاشیەکانی خۆیاندا بەم شێوازە ڕۆڵی خۆیان دەژێڕم لەمێ ڕۆڵی پەرلەمانی کوردستان و هەروەها پەیوەندی و هەماژی پەرلەمانی کوردستان و خودی سەرۆکی پەرلەمانی کوردستان لەگەڵ دامودەستگاکانی دیکەی حکوومەت هەرێمی کوردستان بە تایبەتی لەگەڵ سەرۆکایەتی حکوومەت لەگەڵ سەرۆکایەتی هەرێم لەگەڵ دادگاکان کەمە زۆر گرنگە تا چەند ئەو هەماهەنگی و لێک نزیکیە هەیە لە نێوان پەرلەمانی کوردستان و ئەم دامودەستگایانەوە تا چەند لەلایەن ئەم دامودەستگایانی دیکەەوە بە تایبەتی چکە قسەیەکرا لە ڕابردوو کە ئەوترا حکوومەت حساب بۆ پەرلەمان ناکات تا چەند ئەم حسابکردن و هەیبەت و هەیمەنەتی پەرلەمان هەیە بەسەرم دامودەستگایانی دیکەی حکوومەتەوە کاک محمود يعني بەدڵنیاییەوە يعني ئەو شەیە کە باست کرد کە حکوومەت حساب بۆ پەرلەمان ناکە یان پەرلەمان حساب بۆ حکوومەت ناکە ئەوەش واردە بەڵام لە ماوەی ڕابردوو بە تایبەتی لەو خولە وا بە بازار کراوە وا تەسویق کراوە کە پەرلەمان حکوومەت حساب بۆ پەرلەمان ناکە تەوانەوە دوورە لە ڕاستیەوە ئێمە حکوومەت لە سەنگەردانین کاک هاوڕێ يعني پێویست ئەمە ڕووی دەمم لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئێمە حکوومەت و ئێمە سەرۆکاتی هەرێم و ئێمە و ئەنجومەنی دادوەری لە سەنگەردانین ئێمە بەیەکەوە سیستەمی سیاسی هەرێمی کوردستان پێک دێنین ئێمە بێکەوە بەرپرسیارەتی بەڕێوەچوونی حکومڕانیەکی ڕەشیری حکومڕانێکی باش دارێمی کوردستان لە ئەستۆ ئێمەدایە بۆیە پێویستە ئەمە باشترین هەماهەنگیمان هەبی باشترین لێک تێگەیشتنمان هەبی بەڕاستی ئەو بۆچوونانە بۆچوونی هەڵەن بۆچوونی ترس ناکەن کە باز لەوە دەکەن پێویستە پەرلەمان سەنگەر لە حکوومەت بگری و حکوومەت سەنگەر لە پەرلەمان بگرێ و ئەوانی تریش دامەزراوە دەستورەکانی تریش ئەو بۆچوونانە بۆچوونی ئەم دەتانم بڵێم بدعان خراونە ناو میدیا بدعان خراونە ناو سیستەمی سیاسی بدعان ناو خراونە ناو بازاری سیاسی و ڕاگەاندن لە هەرێمی کوردستان ئەوانە دەبی بەلاوەدا بڕێن خەڵکی هەرێمی کوردستان دەبی بیر بکاتەوە ئەو شەو مزایدانە کە باز لەوە دەکەن ئێکاکە خۆ ئەمە و حکوومەت خۆ ناکرێت فەنگ لە یەکتر هەڵگرین ئێمە حکوومەت دەبی باشترین لێک تێگەشتنمان هەبی ڕاستە تێبینیمان لەس ئەدای حکوومەت هەبووە وەکو باسم کرد یعنی 3109 پرسیارمان بەزارە چی بەنووسرا ئاڕاستی حکوومەت کردووە خۆ پێمان نەگوتونە دەستان خۆشبی خۆ پێمان نەگوتووە کاری باشتان کردووە پرسیارمان لێ کردوون لەسەر کەم و کوڕی و بەدواداچوون و پێداچوونەوە و چاودێری حکوومەتەوە کەوان وڵامیان داینەوە خۆ ئەوان ملزەم نینە بەوەی وەڵاممان بدەنەوە بەڵام ئەوانیش لە ڕوانگەی لێک تێگەیشتن و هەماهەنگی وەڵامی پەرلەمان دەدەنەوە بۆ ئەوەی تەواوکەری سیستەمی سیاسی هەرێمی کوردستان بە ئارەستێکدا بڕوە بتوانین خزمەتی هاوڵاتیاندا بکەین ئەمە باز لەوە ناکەم کەم و کوڕی هەیە بەڵێ کەم و کوڕی لە هەموو شوێنێک و دامەزراوەیەک هەیە بەڵام وەکو باسم کرد ئێمە لە سەنگەردانین بەڵێ هەر کەسێک مزایدە دەکا بە شێوەی پۆپۆلیستی دەیەوێت بە شێوەی شعبەوی دەیەوێت باز لەوە بکە کە پێویستە هەرێمی پەرلەمانی هەرێمی کوردستان سەنگەر لە حکوومەت بگرێ و قسە لەسەر حکوومەت بکە بەڕاستی ئەمە کارەکی هەڵەیە ئەمە خۆمە ناخینە ناو ئەو بازنەیەوە ئێمە بەرپرسیارەتەوە مامەڵە دەکەین ئێمە بە پێی یاساکان مامەڵە دەکەین ئێمە پێمان وایە بەرپرسیارەتی بەڕێوەچوونی هەرێمی کوردستان و سیستەمی سیاسی هەرێمی کوردستانمە لە ئەستۆدایە ئێمە خەڵکی هەرێمی کوردستان ئەو متمانەی خستۆتە ئەستۆی ئێمە ڕاستە بەداخەوە بەشێک وەکو باسم کرد ڕای گشتی بۆ ئارستەیەدا ڕۆشتووە بەڵام پێویستە هەمومان هەمت بکەین هەموو کەناڵەکان هەمت بکەن میدیاکان بێنە سەرخەت نخبەی سیاسی نخبەی ئەکادیمی بێنە سەرخەت بۆ ئەوەی سەقامگیریەک لەناو کۆمەڵانی خەڵکی کوردستان دروست بێ بزانن پەرلەمانی کوردستان ئەرک و بەرپرسیارەتی چییە بزانن حکوومەت چییە بزانن بین نێوان یعنی پەیوەندی نێوان حکوومەت و پەرلەمان چییە لە ڕووی یاسایی و پەیڕەوی ناوخۆیەوە یعنی ئەوانە کاری زۆر پیرۆزن پێویستە قسەی لەسەر بکەین بەڵام کەسێک لەوێ لێمان هەڵەسێڵێ نەخێر دەبی سەرۆکی پەرلەمان لە سەرۆکی حکوومەت قبول ناکە کاکە نابێ ئەو شێوازە قسەکردنە بەڕاستی لە دەرەوەی یاسا لە دەرەوەی پەیڕەوە لە دەرەوەی سیستەمی سیاسی ئەمە هەر گونجاو نییە یعنی سەرۆکی پەرلەمان ناتوانێت ئەوە بکە بە پێی پەیڕەوە گوزان ڕاستە پەرلەمانی کوردستان دەبی توندبی لەسەر حکوومەت بە شێوازی جێبەجێکردنی یاساکان یان چاودێریکردنی حکوومەت بەڵام ئەوە بە شێوازی نووسرا و بە شێوازی دەبێت هەبێت لە وەڵامدانەوەکان و لە لێدوان و لە قسەکردنەکانە کاکاڕێ من بیستومە و کۆمێتم خوێندێتەوە و هەندێک سەرۆکی ڕێکخراوم بینیوە و بیستومە و دیتیتم کە باز لەوە دەکەن نەخێر سەرۆکی پەرلەمان وایان باس کردو هەندێک ڕاگەاندنیش بەداخەوە باسییان لەوە کردووە کە سەرۆکی پەرلەمان دەبێ وەزێر بگری بەیانی و بهێنتە ناو پەرلەمانی کوردستان و زندانی بکات یان پەرلەمان پێویستە وەزیر زندانی بکات یان پۆلیس پێویستە ئەندامی پەرلەمان زندانی بکات کاکە شتیوان نییە یعنی ئەمە بدعەیە دەستگایشی خراوەتە ناو سیستەمی سیاسی نییە مە دەستگایشی تەنفیزی و تەشریعیە بەڕاستی بەڵێ ئەمانە بە بازار کران کاکاوڕێ بەداخەوە ئەمانە بە بازار کران لایەنێکی سیاسی بۆ مزایدە بۆ پۆپۆلیستی ویستیتی ئەمە بە بازار بکە
بۆ کەمکردنەوەی ئەهەمیەتی پەرلەمان بۆ کەمکردنەوەی ئەهەمیەتی ئەو دامەزراوە دەستوریە بەڵام لە ئەسڵا نە یاسا ڕێگە پێدەدا نە پێڕەوی ناوخۆ ڕێگە پێدەدا نە عورفی سیاسی ڕێگە پێدەدا و ئەوە خۆی لە خۆی ناکۆکە لەگەڵ سەقامگیری سیاسی خۆی لە خۆی ناکۆکە لەگەڵ مەبدەئی سازان ئەوە بەشێکە لە فاکتەرێکە لەوەی کە لێکترازان دروست بێ بەڕاستی ئەمە خزایتە ناو ڕاگەیاندن خزایتە ناو بەشێک لە سوۆسیال میدیا پەرلەمان هەرچی شکۆی شکێنراوە یاخود سەرۆکی پەرلەمان تا ئێستا هێشتوتی شکۆی پەرلەمان و پەرلەمانتاران بشکێنرێ شۆقسێ زۆرەگرێ بەڕاستی کاکمان ئەسڵان شکۆی پەرلەمان کاک هاوڕێ شکۆی پەرلەمان و پەرلەمانتاران و خودی سەرۆکی پەرلەمان ئەو وشەی شکۆ وشەیەکی یعنی دەتوانم لەم دەستەواژێکی ئاسانیە بەکار بهێنرێ بۆ بابەتێکی لاوەچی نە پەرلەمانی کوردستان شکۆی دەشکێندرێ نە سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕێگە بۆ دەدا شکۆی بشکێندرێ ئێمەش ڕێگە پێدێن لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و خودی سەرۆکی پەرلەمان هیچ پەرلەمانتارێک شکۆی بشکێندرێ و ئێمەش ڕێگە بەوە نادەین حکوومەت و سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەتیش شکۆیان بشکێندرێ و ئێمە ڕێگە بەوە نادەین سەرۆکی هەرێم و جێگرانی سەرۆکی هەرێم و دامەزراوی سەرۆکی هەرێم و ئەنجومەنی دادوەریش شکۆیان بشکێندرێ لە هەمان کاتیش ڕێگە بەوە نادەین هاوڵاتیەک کە بۆچووی ئۆپۆزیسیۆنی هەبی لەگەڵ هاوڵاتیەک پشتیوانی دەسەڵات بێ شکۆی بشکێندرێ ئێمە لە چوارچێوەی دەسەڵاتەوە لە چوارچێوەی بەرپرسیارەتیەوە مامەڵە دەکەین یعنی ئەو دەستەواژانە کە خرانە ناو بازار خرانە ناو سوۆشال میدیا بەشێکی شەرمەدە بەداخەوە ئەمە بۆ مزایدە بوو ئەمە بۆ تێکدانی سیستەمی کۆمەڵایەتی هەرێمی کوردستان بوو بۆ ئەوەیە یعنی ڕووبڕووبوونەوە ناو هاوڵاتیان دروستبی ڕووبڕوونە ناو میدیاکان دروستبی ڕووبڕووبوونەوەی نێگەتیڤ بۆ ئەوەی کاریگەری لەسەر قواری هەرێمی کوردستان بوو دەرئەنجام ئێمە زەرەر دەکەین یعنی متمانە کاک هاوڕێ بەڵێ لەناو هاوڵاتیان ئەمە با دوورکەوین لە پەرلەمان ئەگەر متمانە نەمێنێ ئێچی دروست دەبێ متمانە نەمێنێ دروست دەبێ کەواتە سیستەمی کۆمەڵاتی دەشێوێندرێ لەناو پەرلەمانیش ئەوە ڕاستە لەناو حکوومەتیش ئەوە ڕاستە بۆ ئێمە پێویستە گوێ لە ڕیپۆرتی و راپۆرتی ڕاست و دروست و بابەتیانە بگرین بۆ ئەوەی نەکەوینە ژێر کاریگەری ئەوەی پێدرێن ینی ڕاگەاندنی ڕاگەانی نابابەتیانەیە ڕاگەانی کاریگەریان لەسەر ڕێڕەوی حکومڕانی هەیە بە ئاراستی ئەوەی بشێوێندرێ پێویستە گوێ لە ڕێکخراوی معتەبەر بگرین گوێ لە کەناڵی تەلەڤیزیۆنی معتەبەر بگرین گوێ لەو شوێنانە بگرین کە بەڕاستی ئەتیباریان هەیە بەڕاستی مزایدە ناکەن بۆ ئەوەی بەلایانی کەم لێکترازان دروست دەبێت دەزان لێکترازان چی دروست دەکە کاک هاوڕێ ئەگەر خوا نەخواستە لێکترازان لە بینی پەرلەمان و حکوومەت دروست بوو لەناو پەرلەمان لێکترازان دروست بوو لە بینی یەکێتی و پارتی لێکترازان دروست بوو لە بینی یەکێتی و پارتی و لایەنەکانی سیاسی خوا نەخواستە لێکترازان دروست بوو کاریگەری لەسەر ئاشتی کۆمەڵایەتی دروست دەبی کاریگەری لەسەر ژیان و گوزاری خەڵک دروست دەبی ئەوەتە سووریا ئەوەتە یەمەن ئەوەتە لیبیا ئەوەتە عێراق یعنی ئێمە وەکو باسم کرد ئەرک و بەرپرسیارەتیمە زۆر لەوەش گەورەترە کە باس لە دەرچوونی یاسایە بکەنیان دەرلەوە یعنی ئەمە ئەو شتانە دەزانین بەڵام هەندێک لایانی نابەرپرس هەندێک کەسی نابەرپرس هەندێک ڕێکخراوی نابابەتی و نابەرپرس کار لەسەر ئەوە دەکەن تەنانەت بۆ سوودی شخصی خۆیان بۆ سوودی ڕێکخراوەکەی خۆیان بۆ پاڵپشتی دارایی لەوێ و لەوەیە ڕێکخراوەکی کۆمەلگەی مەدەنی نامەوێ باسی بکەم داوای لە پەرلەمان کوردستان کردبی کە لە بڕێک پارە هاوکاری بکە بەرامبەر بەکارەکانی بەڵام ئێمە زانیتمان ئەو ڕێکخراوەکی نابابەتیە ڕێکخراوە کە تەنانەت بۆ سوودمەندی شخصی و قازانجی دارایی خۆیتی ڕێگەمان پێ نەدا و نەشمان کردووە لە دەرئەنجام ئەو دێ قسە لەسەر پەرلەمانی کوردستان دەکات دێ شتی نابابەتیان لەسەر پەرلەمانی کوردستانەکە وەکو فشارێک لەسەر پەرلەمانی کوردستان بەڵام ئێمە خودی سەرۆکی پەرلەمان بەگە بمبووری خودی سەرۆکی پەرلەمان و سەرۆکاتی و پەرلەمانتانی کوردستان ڕێگە بەوە نادەین زۆر باشە من کاتم ئەوە نەماوەمێ و ئەو هەلە بخۆزمە بووی کە پرسیارێ بکەم سەبارەت بە ڕۆڵێکی گرنگتری پەرلەمانی کوردستان لە پرسە نیشتیمانی و نەتەوایەتیەکان بە دیاریکراوی ینی لە پەیوەندی دەرەکیەکان لە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا و هەروەها لە ڕێخستنەوە و جارێکی دیکە دروستکردنەوەی پەیوەندیشی دروست لە نێوان هەرێم و بەغدا و هەروەها لەگەڵ هەرێمایەتی و نێودەوڵەتی بەڕاستی مؤسسەیەکی وەکو پەرلەمان دەستگایەکی وەکو پەرلەمان چکە ڕۆڵێکی دیاری هەیە لەم بابەتەیە پەرلەمانی کوردستان تا چەند توانیوێتی بەو ڕۆڵەی هەڵسێ لەو بوارەدا ئەوەی ئەگەر پەیوەندی بە شاندی دانوستانی هەرێمی کوردستانەوە هەبی حکوومەتی هەرێمی کوردستان کە گفتوگوکانی ساڵی ڕابردوو ئەو ساڵی لەگەڵ حکوومەتی عێراق بەتاکید هاتوونەتە ناو پەرلەمانی کوردستان و لە میدیاکان باسمان کردووە و خۆشیان قسەیان کردووە و پەرلەمانتار پرسیاران ئاراستەیان کردووە وڵامیان داوەتەوە لەناو پەرلەمانی کوردستان لە بەردەمی میدیاکان ئەگەر پەیوەندی بە دیبلۆماسیەتی پەرلەمانی کوردستانەوەی بەڵێ پەرلەمانی کوردستان و سەرۆکی پەرلەمانی کوردستان هەموو نێردە دیبلۆماسیەکانی وڵاتانی
نوێنەراتیان لە هەرێمی کوردستان هەیە و لە عێراقیش هەیە سەردانی پەرلەمانی کوردستانی ڕابۆچوونمان ئاڵوگۆڕ کردووە قسەمان لەسەر پێشاتە سیاسی نێوخۆیی و دەرەچەکان کردووە ئەوان بۆچوونەکانی پەرلەمانی کوردستانی بە هەند وەرگرتووە ئێمە تێبینەکانی ئەوانمان بە هەند وەرگرتووە و توانیم ویستومانە ئەو تێبینیانی ئەوانەوە بخێنەوە بەرنامەی کاری پەرلەمانی کوردستانەوە کاری لەسەر بکەین بۆ دەوڵەمەندکردنی ئەدای پەرلەمانی کوردستان ئەوانیش گویان لە ئێمە گرتووە لە سەرۆکی پەرلەمان و لە پەرلەمانی کوردستان ئەوەی پەیوەندی بە ئەنجومەنی یۆنانی عێراقەوە هەبێ سەرۆکاتی دیوانی پەرلەمانی کوردستان سەردانی ئەنجومەنی یۆنانی عێراقەوە کردو ئەوان سەردانی ئێمەیان کردووە ینی ئاڵوگۆڕی باش هەبووە لە نێوان ئەو دووە پەیوەندی باشمان هەبووە خۆی لە خۆی ئەوە بەشێکە لە دیبلۆماسیەتی پەرلەمانی کوردستان دەتوانم بڵێم پەرلەمانی کوردستان لە دیبلۆماسیەتی پەرلەمانی کوردستان زۆر سەرکەوتوو بووە بەڵام ئێمە ناوەڕۆکی کۆبوونەوەکانمان لەگەڵ نێردە دیبلۆماسیەکان لەگەڵیانە سیاسەکان لەگەڵانەوە بەڕاستی وەکەوەی باسم کرد ئێمە نەمانویستە مزایدە بکەین و بخێنە ناو میدیا و دەرگای میدیاشمان کراوەیە بۆ ئەوەی ئەگە بێن پرسیار بکەن ئێمە وڵامیان دەدەینەوە بەڵام ئێمە وەکو باسم کرد یعنی ئەوە تەرکیز لەسەر ئەوە دەکەم کە سەرۆکی پەرلەمانی کوردستان هەمیشە باز لەوە دەکا کە نابێ مزایدە بەسەر خەڵکی کوردستان بکەن ئەوەی دەیکەین ئەرکە ئەوەی دەیکەین ئەرکە ئەرچی ئێمە لێرە ئەوەیە نەک مزایدە بەسەریانەوە بکەین بۆی ئەرکەکانی خۆتان بکەن ئەگەر ڕاگەیاندن و میدیا پرسیاریان کرد وڵامیان دەنەوە بەوەی کە هەیە زۆر باشە کاک محمود من ئەمێ دوا سەرنج و دوا پەیامی بەڕێزت ینی سەبارەت بە ڕۆڵی پەرلەمان لە داهاتوو و هەروەها لە ڕێخستنەوەی پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان بیستم بەڵام ئەگە بە کورتی پێم بڵێ سوپاس دەکەم کاک محمودجان وەکو باسم کرد نامێ بێمەوە سەری هەرێمی پەرلەمانی کوردستان و سەرۆکی پەرلەمانی کوردستان لە ناو دانیشتەکانی پەرلەمانی کوردستان ئەو پشوو درێژی و حکمت بەکارهێنانە خۆی لە خۆی بەشێک بۆ لە نزیک بوونەوە لایەنە سیاسەکان سەرۆکی پەرلەمانی کوردستان لە بابەتی دەستور کاری زۆر باشی کردووە لەگەڵ لایەنە سیاسەکان و هەمیشە لە پەیوەندیدا لەگەڵ لایەنە سیاسەکان و لەگەڵ دامەزراوە دەستوریەکان لە ئایندەش ئەگەر ئەو پشوو درێژی و حکمەتە بەردەوام بوو دڵنیا بە کاریگەری دەبێت لەسەر پەیوەندی لایەنە سیاسەکان بەڵام ئەگەر ئێمە ببین بەشێک لە لێکترازانێن بە دڵنیاییەوە خۆی لە خۆی ئەوە دەبێتە بابەتەوەی کە پەرلەمانی کوردستان بەشێک بوو لە لێکترازان کە مەڕێگە پێ نادەین چەند لە ناو پەرلەمانی کوردستان حکمت بەکاربینین چەند کۆدەنگ بین چەند ڕێگە لە لێکترازان بگرین خۆی بە شێوەیەکی ڕاستەخۆ و کاریگەری دەبێت لەسەر پەیوەندی لایەنە سیاسەکان و هەر کارێک بە سەرۆکی پەرلەمان و پەرلەمانی کوردستان و سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بکرێت بۆ ئەوەی لایەنە سیاسەکان نزیک بکاتەوە بە تایبەتی لە بابەتی دەستور ئێمە درێغی ناکەین و درێغیمان نەکردووە و لە داهاتووش لێرە لە کورساتەوە داوا لە هەموو میدیاکاران و ڕێکخراوە کۆمەلگا مەدەنی معتەبەرەکان دەکەم کە ئەوانەی پێویستیان بە داتای ڕاستە پێویستیان بە ئەوەیە دەتوانن سەردانی پەرلەمانی کوردستان بکەن بۆ ئێمە هاوکاریان بین بە ئەوەی کە ئەو داتا ڕاست و دروستانەیان بخێنە بەردەست. زۆر سپاس بۆ برای عزیز و خۆشەویستمان کاک محمود خۆشناو ڕاوێژکاری سەرۆکی پەرلەمانی کوردستان کە لە سۆدیەکانمان لە شاری هەولێر لەگەڵمان بووی لە بەرنامەی پانۆراما. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەشگرا هەمیشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ.